بەڕێزان دەستەی مافی مرۆڤی هەرێم راپۆرتێک دەربارەی دۆخی مافی مرۆڤ لە هەرێم بڵاو دەکاتەوە بە پێ راپۆرتەکەش ڕێژەی پێشێلکارەکانی مافی مرۆڤ زیادی کردووە. راپۆرتەکەی دەستەی مافی مرۆڤ باسی لە بوونی حاڵەتی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان دەکات. بە میوانداری بەڕێز زیا پترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ هەرێمی کوردستان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لە بەشی یەکەمدا تاوتوێ ئەم پرسە دەکەین. لەروە لە بەشی دووەمدا بە میوانەری دکتۆر غالب محەممەد سەرۆکی لیژنەی سامانە سوژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی باز لە دوایین راپۆرتی وەزارەتی سامانە سوژەکان دەربارەی داهاتی مانگی حوزێران دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین لە بەشی یەکەم دواتر لەگەڵ میوانەکان درێژەمە پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس کاک زیا بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. سەرەتا گەر لەوە دەست پێ بکەین کە دیارتینەوە پێشێلکارانەی کە لە بواری مافی مرۆڤ ئێوە لە راپۆرتەکەی خۆتاندا ئاماژەتان پێکردوون بریتین لاچی. بەسەرچاو ڕێز و احترامم هەیە بۆ کەناڵەکەتان و بۆ گوێبیستان و گوێبینم. بڵێ ئیمڕۆ دەستەی سربەخۆی مافی مرۆڤ راپۆرتی ساڵانەی 2015 بڵاو کردەوە بۆ ڕایگشتی و بۆ دەستگای ڕاگەیاندن. هەنگاوی تریشمان ئەوەیە پاش بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە ئەوەیە کەوا راپۆرتەکەمان بە فەرمی ئەنێردرێتە هەر چوار سەرۆکایەتی و هەروەها بۆ هەموو دەم و دەستگایەکانی حکومەت بە تایبەتی وەزیرە بەڕێزەکان هەرێکە بە پێی تایبەتمەندی خۆی و بڵاوەکرێتەوە لە پەیج و لە شوێنەکانی تر بۆ ئەوەی هاوڵاتی هەرێمی کوردستان ئەم راپۆرتە بەدەستی بکەوێتن و ئەم زانیاریانێک کە هەیە بۆ ئەوەی کەوا بزانی چی دەگوزرێ لە هەرێمی کوردستان و ئەم ڕەوشە چۆنە و چۆن ئەبێ چارەسەر بکرێتن. تەبیعی ئەم راپۆرتە ڕووماڵی ئەوەی کردووە کە لە ماوەی 2015 چەند پیشێلکاریەکە کرایە بەرامبەر مافەکانی مرۆڤ لە ڕووی هەموو سەکتەرەکانەوە کە باسمان کردووە لە ناو راپۆرتەکە. بەڵێ بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەگەر ئەم راپۆرتە سەیری بکەی و بخوێنیەوە بە تەواوی ئەبینین کەوا ڕەوشەکە بەرەو خراپ ڕۆیشتووە و خراپتریشە لە 2014 و بە تایبەتی لە ڕووی قەیرانی دارایی
و لە ئەو پیشێرکارێنە کە دەکرێتن بەرامبەر و منداڵ و ئافرەت و هەروەها لە ڕووی سەکتەری تەندروستی کە ئەم سێ سەکتەرە زۆر گرنگە بۆ پاراستنی ژیانی مرۆڤ. بەڵێ زۆر لە هەمان کاتە ئەم راپۆرتە ئیمڕۆ ئەگەر سەیریکەن وەکو سەرچاوەیەک دادەنرێ بۆ دوا ڕۆژ و بۆ ئایندا و زۆر جیاوازی هەیە لە راپۆرتەکانی پێشوو کە دەستە دەریهێناوە. ئیمڕۆ چەند چوارچیوەی یاسایی بۆ مافەکانی مرۆڤمانداناوە لەم راپۆرتە. هەر هاوڵاتیەک بۆ ئەوەی بیەوێ داوای مافی خۆی بکاتن لە چی سەکتەرەک بی ئەتوانێت لەم راپۆرتە سەیر بکە چه چارچی وە یاساییەکە ئەیگرێتەوە ئەویش کە بەندە لەسەر یاسایی ناوخۆ دەستور و ڕێکەوتنامە ئەو ڕێکەوتنامەی کە عێراق واژووی کردووە و هەروەها لە بەیاننامە و پەیمانگانانەی نێودەوڵەتی کە عێراق پابەندیتی و کە کاری لێسەر دەکرێت. ئەمە بەڕاستی هەنگاوێک کە وەکو سەرچاوەیەک بۆ بە دواداچوون و بۆ توێژەریش بۆ ئەوەی بزانی چۆن داکۆکی لە مافەکانی مرۆڤ. بەڵێ زۆر باشە ئێمە ئەم راپۆرتە ئەگەر سەیری بکەین بەڵێ زۆر باشە دواتر دێنێ سەر ناوڕۆکی خاڵەکانی تر بەس ئەم سەکتەرانێک بەڵێ بەڕێزت باست لەوە کرد کە دۆخەکە بەرەو خراپتر ڕۆیشتووە. هۆکارەکەی چیە کە دۆخی مافی مرۆڤ ساڵ بە ساڵ لە هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەچێت؟ هۆکارەکەی چییە؟ بەڵێ من ئیمڕۆ لە کۆنگرەش باسی ئەوەم کرد و ئێستاش بۆ کەناڵەکەتان ئەڵێمەوە بەڕاستی ئەوەی کە لە راپۆرتەکەمان لە 2014 دەرمانهینا لەسەر 2013 هەرێمی کوردستان زۆر پێشکەوتوو بەخۆی بینی بوو و لە ڕووی دانانی چەند یاسایەک و هەموارکردنی چەند یاسایەکی تر و جێبەجێکردنی یاسایەکان بە تایبەتی جێبەجێکردنی یاسای 35 2008 کە تایبەتە بە ڕۆژنامەنووسان، دەرهێنانی یاسایەکی تایبەت بە خۆپیشاندان، دەرهێنانی یاسای بەدەستهێنانی زانیاری کە ئێستا پاژماوەیەکی کورد دێتەوە بواری جێبەجێکردن و هەموارکردنەوەی بڕگەی کوشتنی ئافرەت لەسەر شەڕەف کە بووە کوشتن و چەند یاسایەکی تر. بەڵام بەداخەوە لە 2014ەوە لە مانگی شوبات کە هەرێم تووشی ئەم قەیرانە داراییە بووە و لە هەمان کات لە مانجی حوزەیران کە تووشی ئەم گروپە تیرۆرانێک کە ناسرا و بە داعش و ئەم جەنگەی کە نەخوازراو لە هەرێمی کوردستان و نەسەقامگیری و نەئاساییش واروەها سەروەرنەبوونی یاسا ئەمانە هەمویان کۆبوونەوە بوویتە هۆکارێکی سەرەکی بەرەو پاشەکشکردنی ڕەوشەکانی مافی مرۆڤ لە هەموو ڕوانگەیەکەوە لە هەموو بوارەکانی ژیانەوە. جا ئەمە بەڕاستی جگەلەوەی لە ململانە سیاسی لە ناو حیزبە کوردستانیەکان کە تا ئێستا نەگەیشتنە بەرقرارێک و پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان نەگەیشتە ئەنجام و نەیانتوانی چەند یاسایەکی گرنگ لەسەری کۆک بن چونکە ئەوانە بۆ بەرژەوەندی هاوڵاتیە بۆ ئەوەی بتانی و هەز بکەوە متمانەی هەبیتن بە حکوومەتی خۆی و بە ژیانی خۆی کە ژیانی پارێزراوە. ئەمانە هەمووی هۆکارێکی سەرەکین کەوا هاوڵاتی ئیمڕۆ هەز دەکاتن لەباری دەرونی لەباری دارایی و لە چەند بوارێکی تر کەوا فەرەمۆش کرایە مافەکانی خوراوە و پیشێلی مافەکانی مرۆڤ بەردەوامە و خۆمان بینیمان و دەستە پێشی چەند ڕۆژێک لە ماوبەر تەنانەت لە مانجی ڕەمەزان 43 حالەتی کوشتن و خۆکوشتن لە خۆیەوە بینیتی و بە ئامار و بە داتا و بە خشتەیەک بڵاومان کردووە. ئەمە ئەگەر سەیری بکەین ئێمە دەستە مهمەتی ئەوە نەبوو تەنانەت ئێمە ژمارەکە دابنین بەلکو غایەتی ڕئیسی ئەوە بوو بڵێنەوە بۆ دەستگا پەیوەنددارەکان کە ئەم ڕووداوانە ئەکرێتن و بەردەوامبوونی ئەم ڕووداوانە کەواتە هەرێمی کوردستان ژێرمەترسیدارە و ئەگەر ئەم هۆکارانە کە ئەبێتە پیشێرکردنی مافەکان و لە هەمان کاتدا کە ڕێنماییەکی تایبەت و پلانێکی توکمە لەلایەن دەستگا پەیوەنددارەکان ئەگەر نەیەتە ئاراوە و هەروەها ئەم لایەنە سیاسیانە دانەنیشن و بتوانن چارەسەری کێشەکان بە حیوار و بە دیالۆگ چارەسەر بکەن کەواتە بۆ دوا ڕۆژ ئێمە بەراو خراپتر دەڕۆین و بە تایبەتی ئێستا ڕوو لە حالەتێکی خراپتر هەیە
کاتێک کە ئیمڕۆ لە پێشمەرگە و لەگەل حەشدی شعبی و لەگەل پەیمانگەی نێودەوڵەتی کە هاتینا بۆ ئەوەی شێوەیەکی سەربازی بۆ مووسڵ و بۆی بتوانن مووسڵ دەربکەن لە گروپە تیرۆریستکەواتە ئێمە تەوەقع بکەین لە ئێستاوە کە چەند خەلکانێکی تر بە پەنابەری دێنەوە ئەم ناوچەیە ئایا لە ئێستاوە پلانێکی بۆ ئەوە داڕێژراوە ئایا لە ئێستاوە شوێنێکی تایبەتدانراوە ئایا هێزەکانی ئاسایش لە ئێستاوە پلانێکیان داناوەکەوە لە هاتنی ئەمانە چەند تیرۆریستیش لەگەڵیان نایە ئەمانە هەمووی بەڕاستی چەند خاڵێکن ئیمڕۆ زۆر گرنگە ئەبێ لە ئێستاوە پلانێکی بۆ دابنین چونکە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیمڕۆ لە بارێکن کە تااقەتیان نەمایە جگە لەو قەیرانە داراییەکە لە فەرمانبەر نەک تەنانەت بە فەرمانبەریش بەلکو لە ئەو خەلکانێکەوە کاری تایبەتمەندی خۆیانەیە لەوانیش زۆر باشەکارەکە تەسیری هەیە جگە لەوەی کەوا لە حرەکەی ناو کۆمەلگا تقریبا بەستراوە چەق بووە ئەمانە هەمووی هۆکارن کە ئیمڕۆ هاوڵاتی بە شێوەیەکی دەرونی لە حالەتێکی ئارام دابژیتن بە تاکید ئەمە دەبیتە هۆیەک بۆ ئەوەی هەر بەخۆیەوە کە متمانەی نەمینێ لە حکوومەتەکەی خۆی متمانەی لەمینێ لە دەستگایەکان و دەبیتە هۆکارێک بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ زۆر زیادبوونی ڕێژەی تاوان لە ناو کۆمەڵگەی باشە زۆر باشە کاکزیە سەبات بۆی کە بەرەز وتت بەپێی راپۆرتەکانیەوە پێشێلکاری مافی مرۆڤ زیادی کردووە یعنی سەبات بۆی کە کێنەوانەی کە پێشێلکاریان بەرامبەر بە مافەکانی مرۆڤ ئەنجامداوە کێ بەرپرسە لەم پێشێلکاریانە ئایا کەسیش دراوەتە دادگا لەسەر ئەو پێشێلکاریانە؟ تەبیعی ئەمە یعنی ئەم پرسیارە وەڵامەکەی زۆر دیار و ڕوونە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک کاتێک کە مافەکانی مرۆڤ پیشێل دەکرێتن لایەنێکی تایبەتمەند هەیە کە ئەو بەرپرسیارە بۆ نەهێشتنی و بۆ چارەسەرکردنی بە زووترین کات ئەویش دام و دەستگایەکانی حکوومەتە چونکە کاتێک کە بەر لە بەرلەمانەوە یاسایەک دەردەکرێ و کە دێتە بواری جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکار ئەو بەرپرسە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە و بە شێوەیەکی کەوا بۆ بەرژەوەندی هاوڵاتی بیتن لە کاتێکدا کە پیشێلی یاسا بکرێتن جا بەچی شێوازەک بیتن کەواتە ئێرە دام و دەستگایەکانی حکوومەت ئەرکی خۆیانە کە بە دوادا چوون بۆ ئەم کێشانە بکەن و ڕێگە چارەسەری بۆ ببینن لە هەمان کاتدا ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە ناوهەرێمی کوردستان ئەوانیش بەرپرسیارەتی دەکەویتە ئەستۆیان بۆ ئەوەی کەوا ئەوانیش چاوکراوە بن بۆ ئەوەی دەستنیشانکردنی ئەم پیشێلانە و بتوانن چەند ڕاستپاردەیەک دیار بکەن بۆ چارەسەرکردن دەستەی مافی مرۆڤ ئێمە بە خۆمان ئەرکی ئێمەیە و بەرپرسیارەتیش لەسەر ئێمە ئەکەوێتن کە خۆمان و تیمەکانمان و نووسینگەکانمان بە بەردەوامی بە دوادا چوون لە بۆ ئەم پیشێلانە بکەین بۆ ئەوەی دەستنیشانیان بکەین و بیکەینەوە بە راپۆرتێک و بیکەینەوە بە ڕاستپاردە بیدەینەوە بۆ لایەنی پەیوەنددار لە حکوومەت چی لە حکوومەت بیچی لایەنێکی تربیتن بۆ ئەوەی ئەوانیش لجنەیەکی تایبەتمەددا بمەزرێنن بۆ بە دوادا چوون لەوانەی کە لە راپۆرتەکە هاتووە و بتوانن ڕێگە چارەسەرێکی بە زووترین کات بۆی ببینن کەواتە پیشێلکردنی مافی مرۆڤ ئەرکە سەرەکی ئەرکی حکوومەتە و لە هەمان کاتیش ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە دەستەی مافی مرۆڤ بە دوادا چوونی بکە و هاوڵاتی بەخۆی ئەویش بەرپرسیارەتی لەسەر ئەستۆی دەکەویتن کەوا شارەزایی هەبیتن بە یاسا و جێبەجێکردنی یاسا بە شێوەیەکی چونکە پیشێلکردنی یاسا ئەویش پیشێلکردنی مافەکانی مرۆڤ باشە سەبارەت بەوەی کە ئەو راپۆرتانێکیەوە بڵاوی دەکەنەوە مەسەر ئەم ساڵ و ساڵی ڕابردووش راپۆرتان بڵاو کردەوە کەس دادگای کراوە یاخود ئێوە کەستان داوەتە دادگا لەسەر ئەو پێشێلکارە یاخود کار لەسەر ئەم راپۆرتانە ئێوە دەکرێت کەس ڕوبەڕووی دادگا کراوەتەوە لەسەر پێشێلکاری مافی مرۆڤ ئێوە دەتوانن سکاڵا تۆمار بکەن؟ بەڵێ سەرەکی ئێمە حەزەکەم ئەم مەوزوعا باسی بکەم ئێمە کە لە دەستا کە ئەرکی ئێمەیە راپۆرتی شەشمانگە یاخو راپۆرتی لە ناکاو لە حالەتێک بڵاوی بکەین و راپۆرتی ساڵانە راپۆرتێکی سەرەکیە چونکە هەموو شتی لە خۆ دەگرێتەوە بەم ساڵە و ئەمە شتێکی نەک بەس دەستا بەلکو ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتیش بە هەمان ئەرک هەڵدەستن ئێمە غایەتی سەرەکی لەم راپۆرتە تەنانەت ئەوە نییە چەند لاپەڕەیەک پڕیکەینەوە و بینووسین و بیدەینەوە بۆ ڕاگەیاندن یاخود بۆ خەلکانێکی تر بەقەدەر
ئەوەی کە لای ئێمەوە گرنگە دەستنیشانی کردنی ئەم پیشێل کرانە کە پیشێلی مافەکانی مرۆڤی پێکرایە یاخو ئەم کەم و کوڕیانەی کە لە ناو کۆمەڵگای ئێمە لە هەرێمی ئێمە هەیە و بیدەینە دەستی لایەنە پەیوەنددار بۆ ئەوانیش دابنیشن چارەسەری بۆ بکەن. دەستەی مافی مرۆڤ ئەگەر راپۆرتەکە بە وردی بیخینیەوە ئاماژەمان کردووە بە هەر حالەتێک کە سکاڵا لای ئێمە هاتووە یاخود ئێمە دەستنیشانمان کردووە بەهۆی ڕاگەیاندنیان بە چەند ڕێگایەکی تر کەتیبەکانی ئێمە بەدواداچوونی بۆ دەکەن نووسراوێکی فەرمیمان کردووە بۆ ئەم لایەنە پەیوەنددارە و دەستنیشانی ئەوەمان کردووە بەڵێ چەند دەستگایەک وەڵامدانەوەیان هەبوو و هەماهەنگ بوون لەگەڵ دەستە و ئەو خاڵی کە ئێمە دەستنیشانمان کردووە داکۆکیان کردیە لەسەری و لیژلەیەکی تایبەتمەندیان داوە و ئەوەی کابوویتە هۆکاری ئەم پیشێلە سزادراوە و ئەمە لە خۆ دەبینیتەوە زیاتر لە سنتەری لێکۆڵینەوەی پۆلیس کاتێک کە چەند خەلکانێک دێتە گرتن بە شێوەیەکی نامرۆڤانە معاملەیان لەگەڵ دەکەن یاخود لە شکۆی ئەم مرۆڤانە کەم دەکرێتەوە یاخود دەبنەوە تووشی شکەنجەدان کە ئەم حالەتە بەداخەوە هەتا ئێستا بوونی هەیە لەگەڵ ئەوەی چەند شوێنێک و چەند ئەفسەرێک و چەند کارمەندی پۆلیس لە شوێنەکە جیاجا لە هەرێمی کوردستان سزادراون بەڵام بەداخەوە هەتا ئێستاش بوونی هەیە ئێستاش لەم راپۆرتە ئێمە چەخت لەسەر ئەو خاڵەمان کردووە لە هەمان کات لەگەڵ وزارەتی تەندروستی هەماهەنگیمانەیەوە زۆر خاڵمان دەستنیشان کردووە بە سوپاسەوە وەزیری تەندروستی زۆر شتی چارەسەر کردووە بەڵام ئەویش هەتا ئێستا ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان بەرەو خراپە و زۆر خراپە وەگلەی خەڵکی هەرێمی کوردستان زۆرە لە نەخۆشخانەکانی حکومی کە چارەسەریان بۆ ناکرێ یان نەبوونی پزیشک یان نەبوونی کارمەند بە تایبەتی لە شەوان. زۆر باشە سەبارەت بۆی کە بەڕێز وتت تا ئێستا ئەشکەنجە هەیە لە زیندانەکان و لە لایەن دەستگامنیەکان لە کاتی لێکۆڵینەوە و لە کاتی گرتنی خەڵکدا ئەم حاڵەتانە هەر ماوە لایەوە تۆمار کراوە؟ بەڵێ لای ئێمە تۆمار کراوە وەسکاڵەمان هەیە و زۆر حالەتی ئەوە بەم شێوەیە چارەسەر کرایە بەڵام حالەتی تریش هەیە لە هەندێک شوێن وەڵامی ئێمە دراوە و لە هەندێک شوێنی تریش وەڵام نەدراوە تەبیعی ئیجراعاتی دەستە چییە بەم حالەتە ئیجراعاتی دەستە ئەوەیە کەوا ئێمە یەکسەر نووسراوێکی فەرمی بۆ نووسینگەی بەرێز وەزیری ناوخۆ دەکەین یان بۆ بەڕێوەبەرە گشتی پۆلیس ئەگەر لە شوێنێکی تربی لە نووسینگەکانی ئێمە بۆ ئەوەی بەدواداچوون بکەن و ئەوانیش بەدواداچوونی خۆیان دەکەن و بە بەردەوامی ئەم نووسراوانە بەینمان هەیە هەندێکیان چارەسەر کراوە و هەندێکیان ماوەتە و هەندێکیان تا ئێستا بوونی هەیە ئیتر ئەمە ئەرکی ئێمەیەکەوە بەردەوام بین بۆ ئەوەی بە بەردەوامی دەستنیشانی ئەمانە بکرێتن و مەبەستەکە وەکوتم ئەوەیە بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەسەرک بۆ ببینیم زۆر باشکردنەوەی ئەم ڕووداوانە چونکە ئیمڕۆ ئەمە پێوەرێکە بۆ ئەوەی بتوانین سیستمێکی ڕێک و پێک و مافەکانی مرۆڤ پارێزراوی یەکێک لەوانە ئەوەیە لە سنتەری لێکۆڵینەوەکان چی لە ئاسایش چی لە پۆلیس ڕێز بگیرێ لە تاوانبار چونکە ئەوەی کە دەستگیر کراوە هەتا دادگایی نەکرێتن تۆ ناتوانانی ئەم تاوانەی کە لە سەریتی بیچەسپێنی. بەڵێ زۆر باش سەبارەت بۆ ئەو پێشێلکارانەی کێوە تۆماری دەکەن تەنە ئەو پێشێلکارە تۆمار دەکەن کە وڵاتیەکیان سکاڵا تۆمارکردنە یاخۆ بۆ خۆتان هەموو پێشێلکارەکان تۆمار دەکەن. نەخێر ئێمە لەسەر ئەو سکاڵانە ڕاناوەستین هەتا خودانی کابرای کە مافەکەی پیشێل کراوە بێتە لامان بەڵام لە چەند حالەتێکەوە ئەگەر حالەتێکی تایبەتیبی ینی وەزعێکی تایبەتیبی کەسایەتی بیتن و دیارە ئەم کابرایە نایەوێ مەوزوعەکە باسی بکاتن تەواو ئەمە مافی خۆیتی ئەو بەرپرسە لەسەر ئەم خاڵە بەڵام کاتێک کە پیشێلێک لە مافەکانی مرۆڤ بکرێتن و ئەمە بەستراوە بە کۆمەڵگا بەگشتی و ئەم پیشێلە پەیوەستە بە وەزعی گشتی و تەسیر دەکاتن لەسەر هاوڵاتیانی تر ئەوە ئەرکی خۆمانە ئێمە بەبێ سکاڵا وەرگرتن بە دواداچوونی بۆ بکرێتن و ئەمانە زۆر لە ڕاگەیاندن لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان لە ڕۆژنامە نووسان لە تیمەکانی ئێمە
کە لە سەرتانسەری هەرێمی کوردستانن بە پێی نووسنگەکانی ئێمە کە بەدوادا چوون و گوێبیستی ئەوان دەبن بە راپۆرت بۆ ئێمە دەنێرن و ئێمە ڕێگە چارەسەرەکەشیان بەم شێوازە دەبیتن یان ئەوەیە ڕاستە و خۆ دێنەوە ناو ئەو مەوزوعە بۆ زانینی شێوەی ئەم پیشێلە ئایا ئەمە تاوانە یان پیشێلە بەجاری یەکەمە پۆڵین دەکرێتن تاوتۆ دەکرێتن اینجا دێنەوە بۆ ئەوەی چۆن بە چ ڕێگایە چارەسەری بکەین و ئەگەر نەمانتوانی بەو ڕێگایانەی کە یاسای نمارە 4 2010 ڕێگە بە ئێمەدایەوە دەسەڵات درایە بۆ ئێمە بۆ ئەوەی کاری لەسەر بکەین لە ئاخر ڕێگامان ئەوەیە کەوا ئەینێرینەوە بۆ داواکاری گشتی و داواکاری گشتی تاقە دەستگایەکە ئیمڕۆ لە هەرێمی کوردستان کە ئەرکی سەرەکی ئەوەیە بۆ ئەوەی جوولانەوەی ئەم حالەتە و داکۆکی لەسەر ئەوە چونکە مافێکی گشتیە بەڵام حالەتی ئەوەی کە سکاڵامان بۆ بێتن لە هەندێک خەلکانی تر تەبیعی ئەم سکاڵە لای ئێمە بەڕێوەبەرایەتیەک هەیە بەرپرسە لە وەرگرتنی سکاڵا و بە دوواداچوون و ئەرک و کار لەسەر ئەوە دەکراتن بەڵام دەستا خۆی ناخاتەوە سەر حالەتی لێکۆڵینەوە و لە ناو دادگا چونکە مەسئلەی دادگا و یاسا و لێکۆڵینەوەی یاسایی ئەمە ئەرکی ئێمە نییە بەڵام شێوازی دادگایی کردن و ئەو مادە یاساییانە کە لەگەڵ ئەم تاوانبارە بەکاردەهێندەی و ڕێگایەکەی ئەمە ئەرکی ئێمەیە کە چاودێری ئەوەی مافی ئەم هاوڵاتیە پارێزراوبی ئەمە ئەرکی ئێمەیە بەس لە هەمان کاتدا ئێمە بە دوواداچوون دەکەین بۆ دوایین بریار و ئەم بریارە بە چی شێوازە گۆرگرتیە لە حالەتێکە ئەگەر ئەم سکاڵایە نەهات وەکو باسم کرد بەڵام زۆر پێویستە ئەبێ دەستە بە جواب بێتن ئێمە ئەگەر سەیری راپۆرت بکەی چەند بەیاننامە دامانناوە بە کۆتایی راپۆرتەکە ئەوانە هەمووی بەیاننامەی دەستەیە کەوا لە حالەتی کراو وەکە پیشێلێکی گشتیە دەستە بە جواب موقفی خۆی کاتێکی کەم ماماوە لەگەڵ بەڕێزت دوو دقەیەک لەگەڵ بەڕێستان دەمەوێت سەرنجی بەڕێزستانی بزانی سەبارەت بە و دەستگیرکردنی دوو کادیری کۆمەڵی ئیسلامی لە شاری ئەولێر و بەبێ فەرمانی دادگا و لە نیوە شەو هێزانامنیەکە هەڵیان کوتاوتە سەر و دوو کادیرەی کۆمەڵی ئیسلامی بۆچی ئەوە هیچ بەیاننامەیەکتان نەبوو یاخودەوە ئەوە بە پێشەلکاری مافی مرۆڤ نازانن ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ ئیمڕۆ بەرێزە پەیامە نێرەکەتان لە لای ئێمە بوو بەیانی لە کاتی بڵاوکردنەوەی راپۆرتی دەستە هەمان ئەو پرسیارێک کرد و وەڵامم داوەوە ئێستاش بۆ ڕای گشتی باسی ئەەکەم بەڕاستی من گلەییم هەیە لە چی کەناڵەکەتان بی چی لە حیزبە بەرێزەکەتان بی کاتێک کە بەیاننامەکەتان دەرهیناوە ئەم بەیاننامە ئاراستەی چەند لایەنەکتان کردبوو لە ئاراستەی دەستەی مافی مرۆڤتان نەکردبوو کە دەستایەکی تاقانەیە نیشتیمانیە بە یاسا هاتووە و پێویست بوو نامەکش بۆ ئێمەتان بهینابایە بۆ ئێمە بە دکیومنت ئەمەوەمان وەرگرتبایەوە بە فەرمی بە دوواداچوونی بکایە بەڵگەمان بەدەست بواە بەڵام لەگەل ئەوەشدا ئێمە دەستاڕانەوەستین وەکو باسم کرد لە پێشوو لە بەعزە حالەتە کە گوێبیستی بین بە خۆمان پلانێکی بۆ دادەڕێژین و بە دوواداچوون زۆر باشە کاکزیە فەرموو تۆ لە پیجی ئێمە و لە فێسبووکی ئێمە سیرکە ڕاستە و خۆ دەستە بەیاننامەیەکی دەرهێناوە لەسەر ئەم مەوزوعە و تا ئێستاش ئێمە بە دوواداچوون دەکەین وەکو باسم کرد بەڵام خۆمان ناخەینە سەر بەعزە مەسائلی یاسایی ئەمە لە دادگا یەکلایی دەکرێتەوە بەڵام ئێمە چاودێری ئەم وەزعە دەکەین بۆ ئەوەی بزانین دەرئەنجامی چی دەبیت زۆر باشەوە بە پێشێلکاری نازان کە زەمنیەکان ینی بەبێ فەرمانی دادگا لە نیوە شەو هەڵکوتنە سەر خەڵک ئەو کارە بە پێشێلکاری نازانن ئێمە پیشێل جیاوازە لەوەی کە لە کاری دادگا پیشێل ئەوەیە کە مافەکەت پیشێل بکرێتن تۆ بەبێ هیچ تاوانباری دەبی بەبێ ئەوەی هیچ دادگایی بکرێ بەڵام ئێستا مەوزوعی ئەم برادەرانە مەوزوعەکە سکاڵای تێدایە و لە دادگایە ئێمە ناتوانین لە دەستە پێش بکەوین لە بریارەکانی دادگا ئێستا چاوەڕێین بزانین دادگا چی بە قراری خۆی ئەگاتن کاتێک ئەگەر دەرچوو بۆ ئێمە بزانین ئەمانە بەبێ تاوان ئەم کارەیان لەگەڵ کراوە اینجا دەستە مووقفی خۆی دەبیتن و بە تەکیدیش ئێمە دێینەوە سەرخات و داوای مافی ئەمانە ئەەکەینەوە زۆر باشە کاکزیە بەڵام ئەوەی کە دیارە ینی ئێوە
ڕوونکردنەوە ئەوەی کە بە نیوە شەو هەڵکوتانە سەر خەڵک و ینی بەبێ فەرمانی دادگا ئەوە پێشێل نیان ئەوە پێشێل نازانم پێشلکاری یاسایەوە حاڵەتەکانی لەو جۆرە وەکو من پێم وتی من نازانم مەوزوعەکە ئیمڕۆ لە دادگایە مەوزوعەکە ئیمڕۆ شێوازی یاسایی خۆی وەرگرتیە سکاڵا هەیە و سکاڵاکەر هەیە و یەکەکە یەکە تاوانبار کرایە ئەمە ئەرکی دەستە نییە یعنی یاسای دەستە ئەم دەسەڵاتە بۆ ئێمە نەدرایە کە بینەوە سەر ئەو مەلەفە و بزانین وردەکاری ئەمە چێ چونکە ئەمە دەسەڵاتی ئێمە نییە بەڵام لە قۆناغی زانیاری وەرگرتن لە قۆناغەکانی لێکۆڵینەوە لە قۆناغەکانی دادگاییکردن بە تەکید دەستە ڕۆلی خۆی هەیە و چاودێری ئەم قۆناغانە دەکاتن بۆ ئەوەی کەوا پیشێلی مافی ئەم خەلکانە نەکرێ و ئینجا لە دەرئەنجامەکە ئێمە بە تەکید قراری خۆمان دەبیتن و بڕیاری خۆمان دەبی و کاری خۆمان دەبی لەسەر ئەو دۆسەیە بەڵێ زۆر باشە زۆر باشە دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە لەم راپۆرتەدا بۆچی باز لە پێشێلکاری مەسەرەن پەخستنی پەرلەمان ئەو پێشێلکاری و سەروەری یاسانێکە لەم راپۆرتە باستان نەکرد کە ساڵی 2015 ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و ئەوانە کرابگەڕێنەوە سەرکارەکەن بۆچی باستان نەکردو لەم راپۆرتەیەوە ئەوە پێشێلکردنی ئازادی هاتوچۆ نییە جاچێ پێی وتووی کە ئێمە باسمان نەکردووە دیارە بەڕێزت راپۆرتەکە بەباشی نەتخوێندووە و وەکو باسم کرد فەرموو لە کۆتایی راپۆرتەکە بخینە و هەروەها لە ئازادی ڕادەربڕین و لە سەروەری یاسا لە سەکتەری سەروەری یاسا فەرموو بیخوێنە و بیبینە بزانە ئایا ئێمە باسی ئەوەمان کردووە یان نا و باسی ئەوەمان کردووە کەوا ئیمڕۆ هەرە دەستگا باڵا لە هەرێمی کوردستان کە ئەو بەرپرسە بۆ دانانی یاسا و بە دوادا چوون بۆ جێبەجێکردنی یاسا و چاودێریکردن کە بەرلەمانی هەرێمی کوردستانە و ئیمڕۆ لە کۆنگرە باسی ڕێگری سەرۆکی پەرلەمانتان کردووە کاکزیە نەبی و ئێمە چەند باسی ڕێگری سەرۆکی پەرلەمانتان کردووە پێویستە هەموار بکرێ درێژە بکرێ بێتەوە بەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدا وەکو مافی بازرگانی کردن بە مرۆڤ مافی منداڵ مافی نەخۆش و چەند پرۆژێ دەستە پێشکەشی بەرلەمانی کردووە ئەوە هەمووی پێویستی بەبوونی بەرلەمانە بەکاراکردنی بەرلەمانە بۆ ئەوەی ئەم یاسایانە بێتە دێ بۆ ئەوەی ئێمەش بزانین چۆن ئەرکی خۆمان و هەروە دەسەڵاتی جێبەجێکار بۆ ئەوەی ئەرکی خۆی هەڵبستی بەڵام بەداخەوە ئەم کۆکیە و ئەم ململانە سیاسیە نێوان فراکسیۆنەکانی ناو بەرلەمان و حیزبە کوردستانیەکان کە تەنانەت بە دیالۆک و بە حیوار و بەدانیشتن ئەم کێشەیە چارەسەر دەکرێت دیارە نەگەیشتی زۆر باشە کاکزیە دابنیشتن و ڕێگە چارەسەرێکی خێرا بۆ ئەم مەسەلەیە ببینن چونکە ئێستا ئێمە لە فەراغێکی سیاسین لە فەراغێکی یاسایین لە فەراغێکی واینکەوە بەڕەڵاییەک هەیە ئەمە هەمووی کاریگەرێکی بەهێزە لەسەر وەزعی مرۆڤی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و تەنانەت لەسەر دەستگایەکانی حکوومەتی باشە زۆر باشە زۆر بە کورتی باوەدوا پرسیارە بێ یعنی ئێوە لە کۆتایی راپۆرتەکەتان باسیەوەتان کردووە کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و لە وەرەگری لەلایەن هێزەمنیەکان کە لە سەرۆکی پەرلەمان کرا بەکارێکی نایاسایی و پێشەکاری مافی مرۆڤتان داناوە بەڵێ ئێمە لە کاتی خۆی لەم راپۆرتەدا لە کات خۆیدانە لەم راپۆرتەدا باسی ئەوەمان کردووە و بەیاننامەیەکی تایبەتمەند لەسەر ئەو مەوزوعەشمان بڵاو کردووە ئەتوانی تۆ سەیری بکەی و بیبینی بەڵام لەم راپۆرتەدا بە دەق ئاماژتان پێ کردووە لەم راپۆرتەی 2015 کە مەسەلەن یەکێک لەو پێشێلکارانە ئەوەیە بەڵێ کاکە بڵێ لە ناو ئەو راپۆرتە هەیە چونکە ئەم حالەتە ڕووداوە لە مانجی دەی 2015 کەواتە بە پێی مێژووی ئەم ڕووداوە ئەکەوێتەوە سەر راپۆرتی 2015 بەڵێ زۆر سپاس بۆ کاک زیافترۆ سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر لە بەشی دووەم لەگەڵ دکتۆر غالب محەممەد سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان باز لە دوایین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتەکان دەکەین لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەشی دووەمی بەرنامەکەماندا باز لە دوایین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان دەربارەی هێناردەینەوت لە مانگی حوزەیران دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەم شڕۆڤەیەم پرسە دەکەین. سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕای بەڕێستان و تێبینتان چێت لەسەر راپۆرتی مانگی شەشی وەزارەتی سامانە سروشتیەکان. بەڵێ سڵاو لێ و لە بینەرانی خۆشەویستان. طبعا ئەگە سەیری راپۆرتی ئەم مانگە بکەین کە دوێنێ وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاوی کردەوە. طبعا من ئەمەی کە بڵاوی کردوتەوە هەر جارێک و بە شێوەیەک راپۆرت بڵاوەکاتەوە. جاری وا هەیە باسی غازەکە، جاری وا هەیە باسی نەوتەکە، جاری وا باسی قەرزەکە، جاری وا نایکە. ئەمە ئەوە گەێنێ ئەم وزارەتە بەڕاستی بێپلانێکی گەورەی پێوە دیارە و لەسەر ئەساسی لێدوانی یا پەرلەمانتارێک یان کەسێک کە لێدوانەدات ئەو لەسەر ئەساسیەوە راپۆرت بڵاوەکەدە. بەڵام کە خۆی دەبوو هەموو مانگێک وەکو وزارەتی نەوتی عێراق هەموو مانگێ راپۆرتەکانی شێوەیەکی سیستەماتیکی هەبێت کە هەموو مانگێ بڵاوی بکاتەوە بۆ ئەوی خەڵک بزانێ چەندێ نەوت دەرهێنراوە لە عێراقا و چەند چۆن فرۆشراوە و چۆن تەعاملی لەگەڵا کراوە. بینە سەر ئەم راپۆرتە کە وزارەتی سامانە سروشتیەکان دوێنێ بڵاوی کردەوە. ئەڵێ 17 ملیۆن بەرمیل نەوتم بەرهەم هێناوە. سەرکە لەم راپۆرتە بەبەست لەم راپۆرتە باسەوەکە ئەڵێ 2 ملیۆن و 14 هەزاری بۆ پاڵاوگەکان بەکارمێناوە. کات لە راپۆرتەکان ترا بە هیچ شوێ باسی ناکات. کاتە شتێکی تازەیە کە باس لەوەکە کە 2 ملیۆن ئەوەنە. بەڵام لێرە نەیوتووە ئەم 2 ملیۆن و 14 هەزار بەرمیلە چۆن فرۆشراوە بە پاڵاوگەکان. ئێمە ئەوە دەزانین ئێستا وزارەتی سامانە سروشتیەکان هەموو دامێکی هەڵگرتووە لەسەر سوتەمەنی. ئێستا بەنزینی بازرگانی ئێمە ئەکڕین بۆ پارێزگای سلێمانی و پارێزگاکان تریش. گازوایل هەر بە بازرگانیە، نەوتی سپی بە نووسراوێک کراوەتە بازرگانی، کەواتە هیچ دامێکی سوتەمەنی ناکە. کەواتە ئەم نەوتی خاوەکە ئێمە دێن پاڵاوگەکان دەبێ پارێکی زۆرمان بۆ بگەڕێنێتەوە. یعنی ئەگەر کەمتر لە 6 دۆلارمان بۆ گەێنێتەوە لە بەرمیلێکە، چونکە تۆ تەسفیەکەی بۆ بەرهەمەکانی ئەوە بنزینی لێفرۆشی، نەوتی لێفرۆشیت، گازواری لێفرۆشی، کەواتە باسی سعرەکەی نەکردووە. ئەمە یەکێکە لە گەورەترین گەندەڵی لەناو ئەم راپۆرتە
کە باز لەم 2 ملیۆن و 14,000 باسی ئەوەی نەکردووە چەندێ بەرهەمەنەوتیەکان پارەکەی چەندێکە بە چەند فرۆشراوە بە کێ فرۆشراوە چۆن فرۆشراوە ئەمە یەک دوو ئەگەر سیرکەی ئەڵێ لەم 17 ملیۆنە 14 ملیۆن و 997 هەناردەی دەرەوەکرە بڕێگەی بۆری بۆ جیهان باشە ئەمەی کە فرۆشتۆت یاڵی دامەتە 36 دلار جارێکان نەوت لەم مانگە 50 دلار بوو کاتە 14 دلار کەمتر داوێتی خۆی لە ڕاگەیاندەکانە هەموو جارێ باس دەوەکڵێ من 8 دلار کەمتر ئەیدەم کێ باسی زۆر جار ئێمە گوێمان لێ بووە لە ڕاگەیاندەکانە حکوومەتی هەرێم وزارەتی سامانە سروشتەکان باسی لێ وەکروتێتی 8 بۆ 10 دلار کەمتر ئەیفرۆشم لە عێراق وەکو عێراق ئێستا عێراق داوێتی بە 40 دلار ئەم مانگە عێراق داوێتی بە 40 دلار 41 دلار 40 دلار کەواتە ئەبێ وەکو عێراق بچکە نەوتی ئێمە لە نەوتی عێراق باشترە باشە بۆ نەوتی ئێمە پارە ناکە کەواتە کێشەیەکی تایە ئەمە یەکێک لە عینەکان کە ئەڵێ 561 ملیۆن دلارمان دەستکەوتو ئەم مانگە با بین ئەمە شی بکەینەوە بزان ئەم پارەی چی لێ کردووە بۆ وای لێەکە ینی تا بێ کە تۆ سیرکە هەتا نەوت زیاتر بفرۆشین و هەتا سعری نەوت گرانتر بێ ئەم وزارەتە دێ هەمووی وردەکاتەوە بە قەرز و بە نازام چیوانە بۆی بیگەێنێتەها ئەیگەێنێتە خەتی موچەکە و نایگەێنێ بۆی بە خەڵک بڵێ ئێمە ئەتوانین زیاتر لە موچە زیاتر ناتوانین بە ئێوە بدەین کەچی موچەکەش نادا سیرکە هاتووەڵە 81 ملیۆنم داوە بە کۆمپانیەکان نازانم چۆن داوێتی بۆچی داوێتی لەبەر چی داوێتی ڕوونی نەکرێت هیچ ڕوون هەرە مۆرەقەیەکە یەک ئەیفۆرە راپۆرتەکەی ینی راپۆرتەکە تەناو لاپەڕێ هەرم لاپەڕەیە لە وڵاتانی دیکە شەر پرسینە و دیەک لاپەڕەیە نانە باوەڕ ناکەمە چونکە تۆ راپۆرتێک بڵاوەکەیتەوە ئەخر لە وڵاتانی دیکە کۆمپانیای نیشتیمانی هەیە بۆ نمونە کۆمپانیای بە بازارکردنی نەوت هەیە وەکو سۆمۆی عێراق ئەو راپۆرتی خۆی بڵاوکاتەوە وزارەت نایەوێ بڵاوکاتەوە چونکە وزارەت بەرپرس نییە لەوە وەزیری سامانە سروشتیەکان وەکو وەزیرەکانی ترە وەکو وەزیری دیفاع وەکو وەزیری ناوخۆی وەکو وەزیری دارایە بەڵام لای ئێمە وزارەتی سامانە سروشتەکان حکوومەتێکە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتی سامانە سروشتەکان هەموو شتێکە بۆتە وەزیری کارەبا بۆتە وەزیری ئاوادانکردنەوە بۆتە وەزیری پەروەردە بۆتە وەزیری تەندروستی حتا بۆتە وەزیری ڕێکخراوە حکوومیەکان هەموو پارەکە لای خۆیەتی ئەو سەرفیەکە بۆیان بۆ نمونە لە 2014 3 ملیۆن و نیو دۆلاری داوە بە ڕێکخراوی میری ڕێکخراوە دەستگایە ڕێکخراوێکی میری ناوی هی وەزیری پێشووی خوێندنی باڵایە ئەم ڕێکخراوە چ ئیشێکیە بێ 3 ملیۆن و نیو دۆلاری دەیتێ کەچی کێشەی ئاوی سلێمانی هەموو پارێزگای سلێمانی بەو 3 ملیۆن دۆلارە چارەسەرەکرێ تخوا ئاو گرنگە یا ڕێکخراو گرنگە ئەو خەڵکە بێ ئاوە دە ڕۆژ ماڵی وایە بۆ نمونە لە شۆڕشە ناحەیەکە لەسەر چەمچەماڵ 8 ڕۆژ ئاویان نییە باشە تۆ بی ئەم کێشە چارەسەرکەی باشە بیدیتە ئەوە یان هاتووە بەشێک پارەی ترە داتە لایانی پەیوەندیدا کەس نازانێ ئەم لایەنانە کوێن کەواتە با بینە سەر ئەمە پارێ چۆن سەر بڵێ 81 ملیۆنیاڵێ داومەتە حەقی کۆمپانیاکان کەسیش نازانێ ئەم کۆمپانیانە کێندایەتی پێیان بە تەسەلسول ناوەکانمان بۆ بڵێ بزان چ کۆمپانیاکە ئەڵێ 97 ملیۆنم قەرزی پێشوەختم کردووە ئەی قەرزی پێشوەختت بۆچی کردووە یعنی ئەکرێ با ئەم بزانین وەگەنی ئەمە بزانین پەرلەمان بزانێت دەستدەی نەزاها بزانێ ئەم دەستەکانی تر بزانن بۆی بزان ئەم 97 ملیۆنە تۆ قەرز کردو بۆچی ئەگەر بۆ موچە کردوتە خۆ ئەوە خەڵک هەمووی ئاگدارە موچە وەرناگرێت کاکە ئێمە ئەبێ موچەی مانگی 7 و 6 ماوەرگردا تایسە موچەی مانگی 5 ماوەر نەگرتووە بەم ڕوبع موچەیە کە کابرا لە ملیۆنێکە بۆ 200,000 کەواتە ئێ بۆچی قەرز کردو کەس نازانێ ئەڵێ 127 ملیۆنی ترم قەرز کردووە خۆم 127 ملیۆنی ترم قەرز کردووە بۆ باشکردنی بەرهەمهێنانی نەوت باشە با ئێمە بین دراسی ئەم بەرهەمهێنانە نەوتە بکەم بزان چۆن باش بووە لە مانگی یەک 18 ملیۆن و نیو بەرهەمی بووە لە مانگی 6 17 ملیاری بووە 17 ملیۆنی بۆ عفو بەرمیل 17 ملیۆن بەرمیلی هەبووە باش ئەمە باش بۆ یاخراب بووە بەرهەمهێنان هەر کەسێک بێنە لە دەرەوە بڵێ یەکەم مانگی یەک 8 ملیۆن بەرهەمهێناوە مانگی 6 17 ملیۆن بەرهەمهێنا ئەڵێ کاکە تۆ زەرر کردووە ئەم 127 ملیۆن دە بۆچی سەر کردووەی تر باشە با باسی یەک کێڵگەڵ بۆ یەک کێڵگەڵ بۆ بکەم تەقتەق لە 2015 120,000 بەرمیل لێدا لە ڕۆژێکە ئێستا 6,000 دات ڕێک بە نیوە کەمی کردووە نۆ بیریدایە لە ئاو بۆ لەبەر ئەوە ئەمان بەبێ پلان نەو دەرەهێنن زەختیان کردووە لە بیرەکان هەموو بیرەکانە تێکداوە ئیتر ئەم 127 ملیۆن دلار تا بۆچی بردووە بۆ چاکردن کو هیچت چاکردووە اینجا ئەڵە 30 ملیۆنم داوەتە کەرکووک 30 ملیۆن دلارم داوە 30 ملیۆن دلارم پارەی پترۆ دلار تا ئێستا نازانم کەرکووک هەموو جارە کێشەوە هەیە پارەی پترۆ دلاری پێ ناگەیە ئەمە چۆن پێی گەشتووە کەواتە کەماوەتەوە ماوەتەوە دوای ئەو قەرز و شتانەی کرێت چەند داوای حەق ئەوەی کەماوە سەیکە
ئەگەر باسی کەین 561 میلیۆنەکە 200 میلیۆنی سرف کردووە یعنی 140 پارەکەی سرف کردووە بە قەرز و بە نازام چیوانە دوای ئەوە چوە قەرزێکی تری کردووە 127 میلیۆن بە هەموویەوە 479 میلیۆن دۆلار بۆ ئەمەی نووسیوە بۆ گەیاندێتی ئەم حەدا ئەبێ هاوڵاتیان ئەوە بزانن ئەم وزارەتە سعودیە یەکەم ئنتاجی نەوتە لە عالەمە ڕۆژانە 10 میلیۆن بەرمیل ئەنێرێتە دەرەوە ڕۆژی 10 میلیۆن بەرمیل بنێرێتە دەرەوە ئەم حکومەتەی هەرێمە هەمووی ئەکاتە ئەیفۆرێک بۆمان لەم ئەیفۆرە هەمووی ئەکا بە قەرز ئەیگەێنێتە 400 میلیۆن دۆلار و ئەڵێ ئەوە بەشی موچەتانەکە بۆ ئەمە ئەکا ئەمە ئەیەوێ بڵێت لە موچە زیاتر پارەمان دەست ناکەوێت بەڵام بە هیچ شێوێک وانە بە هیچ شێوێک وانە کەرتی نەوت کەرتێکە بەڕاستی لەسەر ڕێڕەوی خۆی ناڕوات کەرتێکە بۆتە کەرتێکی حزبی کەرتێکە بۆتە کەرتێکی بنەماڵەیی بەڕاستی بنەماڵەی بەرزانی بەدڵی خۆیان تەحکوم بەم کەرتەوە دەکەن کەرتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 22/2007 دەسەڵاتەکانیان قۆڕە کردووە لەلایەن دوو کەسەوە کەسێکی وەزیرە بە جانتایەکەوە و کەسێکی تری نێچیروان بەرزانیە ئەم دوو کەسە بەڕاستی هەوڵی تەواوەدەن بۆ ئەوەی نەوت لە ڕێڕەوی خۆی لادەن بۆ ڕێڕەوەکی تر بۆ نمونە وڵاتی سعودیە وڵاتێکی مەلیکیشە باشە هەتا ئێستا نازانم لە پارەوە گۆڕاوە هەتا پار هەر کەسێکیان بکردایەتە وەزیری نەوت کەسێکی ئەکادیمیاندانا هیچ کەسێکیان دانانە نە لە بنەماڵی خۆیان بێ کەچی نەوت بە پێی یاسا هی بنەماڵی ئال سعودە بەڵام ئەچون کەسێکی ئەکادیمیاندانا بۆ ئەوەی ڕێڕەوی نەوت نەگۆڕێت ڕێڕەوی بە شێوەیەکی تەندروست مامەڵی لەگەڵا بکە بەڵام ئێمە لە تەسیسکردنی نەوتە نەوتمان کردووەتە بنەماڵی نەوتمان کردووە بە حیزبی دیوەخانی وزارەتی نەوت دیوەخانەی حیزبی ئەڕوا زۆر باش ئەو لەو لاپۆرتە لە کۆتاییەکە لە باز دەکە کە ینی ئەو 479 میلیۆنە لەگەڵ پارەی ناوخۆ سەرف کرا بۆ داهاتی بۆ موچەی مانگی 6 خۆ هەر ئەم هەم 400 میلیۆن دۆلارە بەشی موچە ئەکات بەشی موچاکە تر داهاتی ناوخۆ زۆرە داهاتی ناوخۆ بۆ نمونە ئێمە مانگانە 160 میلیۆن دۆلارمان دەستەکەوێت لە بەرهەمە نەوتیەکان ئەوە لەکوێیە داهاتی ئەو گومرک و ئینانە لەکوێیە هیچ کەس نازانێت لەکوێیە من یەکشت بۆ ڕوونەکەمە بۆی فەرقی جیازی بکەی لە نێوانی عێراق و ئێرە بزان چەند لێرە ئێمە داما بەڵێ لە مانگی یەک بۆ مانگی 6 2016 عێراق 59 میلیۆن بەرمیلی هەناردە کردووە 18 میلیارد دۆلارەکە لە مانگی یەک بۆ مانگی 6 حکومەتی هەرێم 86 میلیۆنی هەناردە کردووە ئەگەر ئەمیش بە 31 دۆلارەکەی عێراق حساب بکەین 3 میلیارد دۆلارەکە ئەو بەو 18 میلیارە ئەتوانێت موچە بدات ئەتوانێت شەڕێکی گەورە ئەکا لەگەڵ داعشا ئەتوانێت پرۆژەکانی هەمووی جێبەجێ بکە هیچ کێشەیەکی اقتصادی گەورەی نییە بەڵام ئێمە ناتوانین بەم 3 میلیارد دۆلارە نەموچە بدەین 2400 پرۆژەمان لە هەموو پارێزگەکان وەستاوە کێشەی ئاومانەیە کێشەی سوتەمەنیمانێ دامی سوتەمەنیمان هەمووی هەڵگرتووە ئێستا نەوتی سپی بە خەڵک نادەین کەواتە ئەگەر ئەم 18 میلیاریش 70% حسابکەین هەرکاتە 3 میلیارد باشە بۆ ئێمە کاتی خۆی 70%مان بۆ ئاهات موچەی فەرمانبەرانمان پێدا پرۆژەمان پێکرد کاری وەبەرهێنانمان پێکرد دامی سوتەمەنیمانە کرد بۆ ئێستا ناتوانین بەمە بیکەین کەواتە ئەمە ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە کاتی خۆی لەبەر ئەوە پارەکە لای وەزارەتی دارایی بوو چاودێری ئەکا ڕقابەی هەبوو هەرچەند گەندەڵیشی تێکرا بەشێکی بۆ ئەحزاب بوو بەشێکی نازان بۆچی بوو بەشێکی بۆ بنەماڵەوە شتانە بوو بەڵام ئەو بەشەی کە دەمایەوە ڕقابەی لەسەر بوو بەڵام ئەمەی تریان 100% ڕقابەی لەسەر نییە وزارەتی سامانە سروشتیەکان بۆ خۆی بەدڵی خۆی چۆن سەرفیەکە سەرفیەکە و من ئەمێ لەمێوە ڕوونی کەمەوە لەو ڕۆژەوەی کە کار کراوە لە کەرتی نەوتە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان بە ڕاشکاوی لە ئەمری واقعد و ئیدارەی تەطبیق کردووە بۆ لە ئێمە 57 بلۆکمانێ لەم 57 بلۆکە 27 بلۆکێکەوێتە پارێزگای سلێمانی لەم 27 بلۆکە کە 160 احتیاطی نەوت لێرەیە 180 احتیاطی غاز لێرەیە هاتوونە 3 بلۆکمان بەرهەمهێنێ نەوت هیچ وە بەرهێنانی نەوتیان نەکردو لە منطقە 3 بلۆک بەرهەمێنێ 7 بلۆکی ترمانەیە بیری تایە بە یەک قەترە نەوت بەرهەم نایێنێ و 19 بلۆکمان ماوەتەوە 19 بلۆکی دەستی پێوە نەدراوە کەواتە ئەمە هەر لە ئەوڵ و دەستیان بردووە بۆ نایەنەوێ پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی کە پێکاتوە لە 4 پارێزگا تەبعاً ئێستا ئەم پارێزگایە هیچ سوودمەند بێ لە کەرتی نەوتە زۆر باشە ئەگەر کاتمان کەماوە سەبارەت بەوەی کە باسی غازیشی کردووە لەم راپۆرتەکە غاز بۆ وزەمەوەی کە بۆ کارەبا ئەمە تەنها غاز لە هەرێمی کوردستان تەنها بۆ کارەبا بەرهەم دەهێنرێت ئەی داهاتی غاز چەندێ هیچ داهاتێکی دیارە داهاتەکەی
بەڵێ ئەگەر کاتم بدێ بەس ئەمە با ڕوونکەمەوە ئێمە یەک بلۆکمانەیە کە غاز بەرهەمێنێش کۆرمۆرە کۆرمۆر تقریبا بلۆکە ینی بڵێن ئەو بیرانەی کە تێدادی 1 و 2 ئیش ناکە لە سێوە ئیشەکە تا 8 هی حکومەتی عراقی بوو داناغاز چاکی کردێتەوە ویستی 9 و 10 و 11 لێدا بۆی بەرهەمەکانی زیاد بکە بەڵام حکومەتی هەرێم کێشەی بوو لەگەڵەوە و نایڵێ ئەو بیرانەی لێدا ئەو بەرهەمانەی کە ئێستا بەرهەمێنێ هی 2008 یعنی تا لە 2008 تا ئێستا هەر ئەو 311 بەرهەمێنێ اینجا سێ جۆر غازمانەیە غازی وشکمانەیە کە ئەمەی باسیەکەی 311 ملیۆنەکە ئەمە بۆ کارەبایە و غازی LPG مانەیە کە پێوترێ غازی شلی ماڵان ئەو دەبەکە کە باسی ئەمەی نەکرۆ بێژ ڕۆژانە 1000 تن بەرهەم ئێنێت و بە هاوڵاتیانی ئەفرۆشەی هاوڵاتیان ئاگدارن کە بە 7,500 ئەیکڕن دەبەیەکی کاتە پارەی ئەمە لەکوێ باسی ئەوەی نەکردووە اینجا لەگەڵ ئەوەشتا مادەیەکمانەیە پێوتێ کۆندێنسیت لە غاز بەرهەم ئێنرێ ڕۆژانە 15,000 بەرمیل بەرهەم ئێنرێت ئەویش ئەفرۆشە کەس نازانێت سعرەکەی لە نەوتیش گرانترە ئەفرۆشێ باسی ئەوەی نەکردووە لە هەمووی مهمتر باسی یەک تەنکەری نەکردووە لە ناو ئەم راپۆرتە بەڵێ باس یەک بەرهەمی نەیوتووە یەک تەنکەر نەوت چەندەکە چەند تەنکەر نەوتی هەناردەکە نەوتی چۆن بە تەنکەر هەناردەکرد بێ تاوی سەودان بەودانانێک کە نەوت بە تەنکەر هەناردەکە باشە بەپێی جەریدەیەکی کوردستانی نوێ من دوێنێ خۆم سەیرم کرد 4 ئەعلانیتیا کردو وزارتی سامانە سوشەکان لەم مانگا داوا لە کۆمپانیەکانەکان ئەوانەی ترانزیتن بە تەنکەر نەوتە گوازنەوە ئەڵێ بێ ئەم عقدانم بۆ بکە بۆ حەسیرە بۆ تەقتەق بۆ شێخان بۆ چەند شوێنێکی تر ئێکەواتە تو ئەگەر نەوت هەناردە ناکەی بۆ داواکەی لە کۆمپانیەکان بە تەنکەر نەوتت بۆ هەناردە بکەن کەواتە ئەمە دووفاقیە لەگەڵ خەڵکیەکە بەڕاستی بۆ نایەنەوێ ڕێگەی بڵێن ئەم بۆری تازە کە باسی لێوە دەکرێت بینی ئێران و سلێمانی بکرێتەوە بۆ ینی ڕێگری هەیە بڵێ من هەستەکەم پارتی دیموکراتی کوردستان زۆر خاوەخاوی تێدەکا و دەیەوێت ڕێگری بکالەوەی کە ئەم بۆریە بکرێتەوە بۆ هۆکارەکەی بۆ دەگەرێتەوە هەتا بە ڕێگەی بۆریوە بڕات دەبێت شەفاف تەعاملی لەگەڵ بکە چونکە گێجی لەسەرە بە گێجەزانی چەندێ ڕۆشتووە بەڵام کە بە تەنکەر بوو کەس نازانێت چەند ئەڕات چەند ناڕات ڕۆژێک لە ڕۆژانە مابینی باز لە یەک تەنکەری نەوت بکە ئێمە ڕۆژانە 200 تەنکەر ئەبینین لەسەر جادەکان ئەم تەنکەرانە خۆ ئاویتیانە هەر نەوتی تێدایە ئەی بۆ کێ دەڕوا بۆ کێ ئەفرۆشرێت زۆر باش کەواتە بە کورتی کاتمان کەمەوە سەبار بووی ئێستا بەداهاتی نەوت داهاتی بەرهەمە نەوتیەکان لەگەڵ تەنکەر لەگەڵ بۆری دەتوانرێت موچەی فەرمانبەر بەتەواتی دابین بکرێت بەڵێ بەتەکید ئەگەر بە شێوەیەکی شەفاف مامەڵە لەگەڵ کەرتی نەوتا بکەین دەتوانین موچەی فەرمانبەرانی پێدا بیکەین و دەتوانین خزمەت گوزاریش بکەین بەڵام ئەگەر بە شێوەیەکی شەفاف لەگەڵی نەبین ئەوەندەی عێراق نەوت بفرۆشین کە 18 ملیارد دۆلاری فرۆشتووە ناتوانین موچەی فەرمانبەران بدەین بەڵێ زۆر باش کەواتە ئێستا داهاتی بەرهەمە نەوتیەکان دیارین لەگەڵ داهاتی تەنکەر و غازیش بەڵێ داهاتی بەرهەمە نەوتیەکان لە دەی حوتی 2014 بە نووسراوێکی وزارتی سامانە سوورچەکان کە دەبوایە وزارەتی دارایی ڕازی نەبووە بەم کارە چونکە فێڵێکی گەورەیە لە خەڵکراوە لە وزارەتی دارایی خراوەتە سەر ڕقم 4 ڕقم حیسابی لە بانکی کوردستان کە بانکێکی حکومی نیە بانکێکی ئەهلیە ئەم بانکە ئەهلیە بە هیچ شێوەیەک ڕقابە ناکرێت لەلایەن چاودێری داراییەوە بۆ لەبەرەوە ئەهلیە لەبەر ئەوەش هەموو داهاتی نەوت و داهاتی بەرهەمە نەوتیەکان و هەموو داهاتەکانە خەنە بانکی کوردستان لەبەرەوە چاودێری ناکرێت بە وەسڵێک 10 ملیۆن دلار سەرفەکرێەوە بە وەسڵێک زەر ناکرێت کەواتە مانگانە ئێمە زیاتر لە 160 ملیۆن دلار دەستمانەکەوێت لە بەرهەمە نەوتیەکان بەڵام 1 دیناری دیار نییە چونکە وزارتی سامانە سوورچەکان بە دڵی خۆی سەرفی ئەکات کەس نازانێت چۆن سەرفەکرێ لەکوێ سەرفەکرێ کێ سەرفیەکە بەڕاستی ئەم دەسەڵاتانێک کە وەزیر بەکاری ئێنێ سەرۆک وەزیرانش ئەو دەسەڵاتانەی نییە باش ئێستا دەسەڵاتی نەوت لە دەروی چاودێری هەموو دام دەستگاکاندا بەتەکید یەک دام و دەستگانیە چاودێری بکە بەپێی راپۆرتەکان کە بڵاوەکرێتەوە هەموو کاتێک ئەڵێن ئێمە ئاگامان لێ نییە کاکە گیان هەر وڵاتێک دەیەوێت شەفکەرت لە کەرتی نەوت شەفافێ ئەبێ ئەندام بێت لە ڕێکخراوی EITI بەڵام کوردستان ئەندام نییە لە ڕێکخراوی EITI کەواتە داهاتی نەوت شەفاف نییە و بەکارهێنرێ بۆ ئەو بەشێکی ناشەداتی نەوت دەستێکی ئەمین دابێت گرفتی موچەمان نامێنی بەتەکید لە دەستێکی ئەمین دابێت دەتوانین موچەی فەرمانبەران دابیر بکەین یان هیچ نەبێ ئەتوانین بە ڕێژەیە کەمی بکەینەوە کە بەم ڕێژە نەبێ و لە مانگ و لە کاتی خۆیان بیدەین بەڵام 100 ملیارد دلارمان دەستکەوێت لەبەر ئەوە لە دەستی ئەمین نییە کێشەی داهاتمان نییە کێشەی دەستە ئەمینەکەمانەیە باشە سوپاس زۆر سوپاس بۆ دکتۆر غالب محەممەد سەرۆکی لیژنەی وزەر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس باوکانە سوپاسی بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ